نوری ڕوخسار شیعری سید کامیل ئیمام زەنبیلی ناسراویشە بە ئاوات. نوری ڕوخسارت وە دەرخە دەردی بێ دەرمانە شەو، زوڵمەتی زوڵفت لەسەر ڕووتە لە ڕۆژ میوانە شەو. دوێش کورمەردانە من ڕێم بردە ناو زوڵفی ڕەشی، تا بزانن خەڵکی موڵکی دڵقەڵای مێردانە شەو. هەر لە مەغریب تا بەیانی بێوچان دێت و دەچێ، هەر لە دووی خورشیدی خاوەر وێڵ و سەرگەردانە شەو. کوێر و نابینایە ئێستا ئەو لە داخی ڕۆژی ڕوود، بۆیە ڕەشپۆش و فەقیر و مات و بەستە زمانە شەو. قەدری شەو بگرە چاوم شەمع و پەروانە دەڵێن، سۆز و گریەی شەمع هەر شەو سووتنی پەروانە شەو. عاشق و مەعشوق لە ڕۆژدا خۆ دەپارێزن لە خەڵک، گەر پەنای چاکت دەوێ بۆ ئەو دوا بڕوانە شەو. هەستە کامیل بەستێ بێداری بڕۆ لێی وەرکەوە، تا وڵات بێدەنگ و باسە و تا لە ڕۆژ میوانە شەو.